استخباراتي هيرشين انكو استخباراتي افشارك ودازر وشان بردام ديك حتى ناجي تقولن شر بردام ديك حتى اصلي شر برفلات تجيبويا بريخوب كالي عراقي چندين بيجين سربازين عراقي وامريكا هات نارمانج گرتن بريس ايرني اودينو جنرال خانانشين لارتشا امريكا هروها تهجر لسازيا جولت وشارزي كاروبان روشالات نافين نكا لفلوريدا دجلميا جنرال دماتا باشبه ايدي ترام دبيجه شر دازداروجيه هري دجوار لروشالات نافين ايدي بداوي هاتيه اللي حتى في شر بردام دكه حتى عاستي شر قالك نافندين سربازي لعراق جي لخوي گرتيه تو ويراوشي چاد بيني گلو Well, first, news of the ceasefire سەرەتا is a good thing, but for a ئاگربەت peace to be کارێکی زۆر meaningful, باشە it بۆ must ئەوەی be first ئاشتی durable, جێگەی and خۆی that بگرێت means it has پێویستە to be درێژخایەن lasting. بێت دەبێت And for ئاشتێکی this to be درێژخایەن lasting, دەستەبەر we'll بێت have to بۆ see ئەوەی the درێژخایەن terms, the بێت specific terms دەبێت of the peace مەرجەکان agreement, the ceasefire ببینین agreement, مەرجێکی and I تند hope it دابنرێت includes بۆ ئەوەی that بە Tehran تەواوی turns جێبەجێ over all بکرێن their و enriched uranium and ئاشتی دەستەبەر ceases بکرێت support for the ئەوەی proxy کە forces, لە the سەرشانی hostile ئێرانە shopping دەبێت they've واز been لە distributed پرۆگرامی ئەتۆمی خۆی across بێنێت واز لە Iraq and throughout یۆرانیۆم other بهێنێت portions of بۆ Syria, ئەوەی etc. بە تەواوی بە مەرجەکانی ئەمریکا That's one ڕازی thing. بێت و The other thing is this. ئاشتی دەستەبەر بێت ئەمە لەلایەکی We don't دیکەوە know for sure whether Tehran can ئێمە speak for all of نازانین the various Shia militia ئایا groups, but تاران we can لە hold them بری responsible تەواوی for گروپە it. So شیعەکان if قسە any دەکات of یاخود those نا هەر militia یەکێک groups لەو were گروپە to engage میلیشیانە in hostile ئەگەر activities after the هەر ceasefire کردەوەیەکی was شەڕانگێزانە announced and ئەنجام بدەن agreed دوای to, ئاگربەستەکە then we can hold ئەوە Tehran کارێکی responsible for خراپ that, and I دەبێت think و we should. تاران بەرپرسیار دەبێت لەمە ولی هون جبلی کتاب دریا روشا روشالات نافین دیکنه که شارزایی که سربازی که اجویج تا بپرسم گلو افشارات تا چوادید هفسنگیا شر شوازه اداره کرنا شر دشارچوی یا ساور رساین شر دا Yeah, well, it was first Operation Rising سەرەتا Lion, the Israeli ئۆپراسیۆنی operation that was شێری brilliantly ڕابوو ئەوە executed. ئۆپراسیۆنی Began with ئیسرائیل shaping بە operations to تەواوی reduce جێگەی Iran's خۆی گرت وای کرد ability کە to defend توانای ئێران against بۆ the بەرگریکردن subsequent لە airstrikes خۆی deep inside کەم بێتەوە Iran. و And that سیستمە began with بەرگری electronic ئاسمانیەکانیان warfare to تەواو distract, لاواز کران confuse, و پرۆگرامی and موشکیان بە disrupt تەواوی their ability لاواز to کرا communicate, و to be وای we کرد لە suppressed ئێران the Israelis suppressed their نەتوانێت enemy هێرش air بکاتە defenses, سەر and that was ئیسرائیل the و opening سیستمی for بەرگریان the تەواو remainder لاواز of کرابوو the بۆ strike. ئەوەی So the نەتوانن shaping بەرپەرچی operations هێرشەکانی created the ئیسرائیل opening. بدەنەوە The initial strikes came و in, ئەو then they began to هێرشانەی کە transition to کرایە سەر exploitation ئێران operations, بە and جۆرێک frankly ڕێگە they can خۆشکەر بوو continue to تاوەکو do that. ئیسرائیل They بتوانێت created the بەردەوام و ultimate بێڕێگری opportunity, هێرشەکانی however, لەسەر for the ئێران decisive ئەنجام operation بدات that و only the وای United کرد کە States had ئەمریکا the capability to هێرشێکی execute, and that یەکلاکەرەوە بۆ was سەر with بنکە the ئەتۆمیەکانی GBU ئێران 57 ئەنجام داد کە massive ordnance بۆمبی penetrator. GBU We 57 specifically بەکارهێنا developed بۆمبی that weapon پەناگەشکێن to کە بە penetrate and تەواوی defeat توانی the Iranian بنکە deeply buried nuclear sites, and ئەتۆمیەکانی as well as the North ئێران Korean sites as ببڕێت well. پەناگەکانی And you can ببڕێت see بگاتە that we ژێر زەوی و بە employed تەواوی 14 پرۆگرامی GBU ئەتۆمی 57s, and ئێران right now لە I نەبووبات assess و that the نزیکەی nuclear facilities in چواردە Iran بۆمبی have پەناگەشکێن received بەکارهێنرا لەم or have received ئۆپەراسیۆنەدا significant و damage, if بە not total تەواوی destruction. زیانێکی Now, زۆری of course, بەرکەوتووە that's ئەگەر initial بە تەواویش لە ناو assessment. نەچوو We'll بێت have بە to دڵنیاییەوە await دەزانین کە the زیانێکی زۆر formal بە battle پرۆگرامی damage ئەتۆمی assessment ئێران reports to گەیشتووە confirm or deny و whether those initial assessments are راپۆرتەکانیش correct. هەڵسەنگاندەکانیش ئەگەر ڕاست بن بە تەواوی لە ناوچووە کەواتە تدبینی دنەهاوشوندا هەفسەنگیا هێزێ لە ڕۆژهەڵاتە ناوین گوهارتن بەسەردەهاتیە ji ber ku tirs li Îranê hebû bi taybetî hejmûnavê û aliyê nêzîkî wê li Rojhilatê Navîn taybetî bû serbercewendiyên İsraîlê kewata hêrişên 12 rojî gelû hevsengeh hêzê guhart jeneral Yes, I think it has. Iran بەڵێ has من lost پێم وا its بێت ability
هاوسەنگی هێزی گۆڕیوە و ئێران بە تەواوی لاواز کراوە و ئێستا ئێران وای لێ هاتووە هیچ هێرشێک هیچ هێزێکی نەبێت بۆ بەرپەرشدانەوە. ئێستا هێزی ئاسمانی ئێران ئەوەندە بەهێز نییە کە ببێتە هەڕەشە بۆ سەر وڵاتێکی دیکە، تەنیا هەڕەشە بوو بۆ سەر خەڵکەکەی خۆی و نەیتوانێت هیچ بەرپەرچی هێرشەکانی ئیسرائیل بداتەوە. هەموو ئەو کارانەی کە ئێران کردوویەتی بۆ نمونە هاوکاری حیزبوڵای کردووە، هاوکاری حەماسی کردووە، پێشتر هاوکاری حوسیەکانی کردووە. ئێستا ئەم گروپە چەکدارانە بە تەواوی لاواز بوون و ئێران ئێستا تێدەگات لەوەی کە لە دەرەوەی سنوورەکانی خۆی هیچ هێزێکی ئەوتۆی نەماوە، هیچ گروپێکی چەکداری بەدەستەوە نەماوە و بە تەواویش لە ناوخۆ لاواز کراوە و ئەو هێرششی کە کرایە سەر بنکەی حودەیدا لە قەتەر زۆر سنووردار بوو، هێرشێکی زۆر بچووک بوو، تەنانەت یەک سەربازی ئەمریکیش بریندار نەبوو، یەک سەربازی ئەمریکی نەکوژرا. و ئێستا من پێم وان نییە کە ئێران لەمەوە بەدووە بتوانێت تەنانەت بەرگری لە خۆشی بکات، نەک بەرگری لە هاوپەیمانەکانی بکات. ئەوان ئێستا پێیان وایە ڕژێمەکەشیان لە مەترسیدایە. بڵێ بێگومان لە گۆرنوها ئەم تاقیب دکەین بەرێ نافخەی ئیسرائیل هۆژداری دەدا هاوڵاتیان خواک و بچنە ناوە پەناگیان ji ber ku wan têbînî kiriye du hêrişên muşekî lê Îranê ber bi İsraîlê vetin. Kewatan behsê agirbeστê dikên ku agirbeст kevîte tarê bi cîda lê dîsan hêriş hatine destpêkirin yên her du aliyan. Tu vê pêş hatê çi hat bînî? Well, this is the first I'm hearing about missiles being launched. ئەمە یەکەم جارەکە دەبیستم لە دوای ئاگربەستەکان و هێرش بکرێتە سەر ئیسرائیل. ئەگەر ئەمە ڕاست بێت ئەمە ئاگەرێک دەردەخات کە لەوانەیە ئاگربەستەکە سەرنەگرێت و ئەگەر تاران شتێکی لەم شێوەیە بکات کارێکە خراپە. لایەنی دووەمیش ئەوەیەکە ئێمە چەندین ڕۆژە خامنەیمان نەبینیوە و ئەمە ئەوە دەردەخات کە تواناکانی ڕژێم تەواو لاواز بوون. ئێستا ئێمە نازانین کێ بۆ ئەم ڕژێمە قسە دەکات، کێ ڕێبەری ئەم ڕژێمەیە. ولی هەلبەتە تاکتیکێکە نویا شەڕ هەیە تەدید دەما ku hêrişên Amerîka duh ji bo ser Îranê hatin encamdan pêşwaxte Îran hate baydarkirin. Îro jî demijmêr heftusî xuleke êvara duh dema ku hêrişên Îranên muşekî bû ser bingeheke serbazî Amerîka li Qeterê hatibû encamdan weke serek Trump gotî ku berwext Îranê ew haydar kiribûn. Gelo di çerçevê taktîka şer de dema mirov hêrişî kesekê dike ma berwextî haydar dike dibêje ev şerê te kir ev mûşekên min bû tehat. Ev şêwazê tektikê û şêwazê teamülkirinê tu çi hat bînî? نەخێر ئەمە تەنیا لەلایەن تارانەوە ئەم جۆرە هێرشانە دەکرێت چونکە ئەوان دەیانەوێت هیچ سەربازێکی ئەمریکی زیانی پێنەگات. ئەوان نەیانەوێت هێرش بکەنە سەر بنکەیەکی سەربازی ئەمریکا و زیانی گیانی هەبێت. بەڵام تەنیا ئەوان دەیانەوێت ئەوە دەربخەن کە هێرشێکیان کردووە و وەک تۆڵە سندنەوەیەک ئەم هێرشیان کردووە. ئێستا ئەو ڕژێمەی کە نەتوانێت بەرگری لە خۆی بکات چی دیکە پێویست ناکات بمێنێتەوە. Kewata piştî vê rewşê rewşa rojhalata navê bigiştî tu çi hat bînî birêz û dêrnom. Tu zanî jî rojhalata navînekî şan de verana berdamiya germe. Ji aliyekê de rewşê te çareserkirin du aliyên din di teqîd. Kewata piştî vê rewşa tesît û rewşa deverê çi hat bînî? پێویستە هەموو سیناریۆکان لێک دێنەوە کە ئێستا ڕاستیەک هەیە. هیچ شتێکی مەترسیدارتر لەوەی کە ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆم لەوە مەترسیدارتر نییە. هیچ شتێک لەوە مەترسیدارتر نییە کە
ڕژێمێک هەبێت ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی و کە ناسەقامگیری و گرژی و مەترسی لە ناوچەکە بڵاو بکاتەوە. ئەوەی کە کراوە ئەوەی کە دەکرێت ئێستا دەوەستێتەوە سەرشانی ئێرانیەکان و پرسەکە ئەوەیە کە هیچ شتێک مەترسیدارترین نییە لەوەی کە ڕژێمێک ببێتە خاوەن. توزانیژێک ئیرانێ هێزێکی هەرێمیە بە باندۆر بوو بەرژەوەندی لە گەلێک وڵاتان هەبوون و لە گەلێک وڵاتان بێگومان دژ هەفتۆ دگەل ئالیێن دژبەر هەبوو ناوشوندا گەل و باندۆرگە ئیرانێ ڕۆلەوێ تێگەهێوێ پێگەهێوێ بەرژەوەندی نوێ گرۆپی نزیکێت و چات بینی. لە جەنگدا ئێمە سەیری ئۆپەراسیۆنەکان دەکەین ئۆپەراسیۆنی دوژمنەکان بزانین چۆن هێرش دەکەن. ئەو پرسەی کە لە جەنگدا زیاتر سەرنجی لەسەرەتی چۆن پشتیوانی ئۆپەراسیۆنەکەت دەکەیت لە کاتێکا کە تۆ بریکارێکت هەیە گروپێکی چەکدارێک هەیە لە ناوچەکە کێ پشتیوانیان دەکات. بە دڵنیاییەوە ئێستا تاران پشتیوانی لە گروپە چەکدارەکانی دەکات. با ئەمەتان بۆ ڕوون بکەمەوە. لە کاتێکا کە ئێران بە تەواوی زیان بەر پرۆگرامە ئەتۆمیەکەی کەوتووە بەڵام لەوانە نییە لە 100% لە ناو چوو بێت. ئێمە چاوەڕێی ڕاستیەک دەکەین ئایا دوای ئەمە چی دەبێت و پێشتریش کە ئیسرائیل هێرشێکی کردو ئۆپەراسیۆنێکی ئەنجام داوە بۆ سەر عێراق ئەو کاتێک کە عێراق ویستی ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی بەسما ڕژێمی سەدام حوسێنم. ئیسرائیل چی کرد؟ هێرشێکی کردە سەر عێراق بە تەواوی لە ناوچوو. دوای ئەوە عێراق بە هیچ شێوەیەک نەیتوانی پەرە بە پرۆگرامی ئەتۆمی خۆی بداتەوە بە تەواوی لە ناوچوو. وە ساڵی 2010 کە هێرش کرایە سەر بەشار ئەسەد لە سووریا لە بیابانەکانی سووریا. ئەنجامەکە چی بوو؟ ئەنجامەکە بۆ ئەوە بوو چی دیکە سووریا پەرە بە پرۆگرامی ئەتۆمی خۆی نەدات بە تەواوی لە ناوچوو. پەیامەکە چییە لە پشت ئەم هێرشانەوە؟ لە کاتێک کە هێرش دەکرێتە سەر ئێران ئێران ئێستا هەڕەشە دەکات کە گەروی هورموز دابخات. ئێمە پێمان وانە ئێران شتێکی لەو شێوەیە بکات چونکە لە سەدان 90 کە بۆ چین دەچێت لەلایەن ئێرانەوە دابین دەکرێت و پێشتریش هەڕەشە کرا بوو کە ئێران ئەم گەروی هورموزیە دادەخات بەڵام سەرۆک ڕۆناڵد ڕێگن ئەوەی ڕەت کردەوە وتی هەرگیز نابێت شتێکی لەوە ئەنجام بدرێت و ئۆپەراسیۆنێکیان دژی ئێران دەست پێ کرد و وایان کرد کە ئێران بە هیچ شێوەیەک نەتوانێت هورموز دابخات و ئەو کاتە ئێران وازی لەو بیرۆکەیە هێناکە هورموز دابخات. بەێ ژەنەرال نها سوپای پازاران ئیرانی دەبێژە و هەژمارێکە دنیا موشەکان مەبەر بە ئیسرائیلە ئاوێتنە. ئیسرائیل ژی تایبەتی بەرێ نافخوای ئیسرائیل ئەف یەکە تەکید کردە کەواتە ئەف پێشهاتە و لە گۆر هەت ئاژانسێ نوچانژی کرد دەمژمێر 4 هیچ هێرشێکە ئیسرائیلە بوسەر ئیرانێ هاتکە ئەنجامدان کەواتە ئەگەل لە گۆرڤەیەکێ بەگەلو یعنی پابندی نەبە بە ئاگر بەستێ کو سەرێک ترامپ ڕاگەاندی وێڕەوشە شەڕ بەرەفچە ئاراستە بچە هەڤە بێگومان زانیاریان فەرمینە. ئیسرائیل و ئەمریکا دەستپێشخەری خۆیان کردووە و هێرشیان کردووەتە سەر ئێران هێرشێکی زۆر فراوان بۆ مەترسیدار بووە و ئێستا ڕێبەری بەڵای کۆمەری ئیسلامی ئێران پێویستە پابند بێت بەم ئاگربەستەوە
و ئەوەشی کە لە ساڵی 1970 کە ئۆپەراسیۆنێک دژی خامنەیی کرا دژی ڕژێمی ئێستای ئێران کرا وای کرد کە نابێت چی دیکە ڕژێم بەو شێوەیە مامەڵە لەگەڵ گەلی خۆی بکات و وای کرد کە جارێکی دیکە ئایەتوڵا و ڕژێم نەتوانێت کۆنتترۆلی تاران بکات و بەو شێوەیە خەڵکی چەوسێنێتەوە و ئەمەش دڵنیایی دایە تەواوی گەلی ئێران کە پێویستە بەو شێوەیە مامەڵە لەگەڵ خەڵکی خۆیان نەکرێت. من پێم وابێت ئەم ئاگربەستەی کە ئێستا هەیە ئەگەر ئێرانیەکان ئەم ئاگربەستە پێشێل بکەن ئەو کاتە بەرپرسیارەتەکە لەسەر ئێرانە و سەرکردەی باڵیان دەکرێتە ئامانج. کەواتە بەرسبە ئەمریکا و ئیسرائیلێکی بیت وەکێتە گوتێکە ئیران پابەندی ئاگربەستێ نەبیت. من پێم وایە بێت وەکەوەی کە پێشتر پێم وتن ئەو کاتە هێرشەکانیان زیاتر و زیاتر دەکەن لە ئێران. ئێستا ئیسرائیل و ئەمریکا بە تەواوی ئاسمانی ئێرانیان کۆنتترۆل کردووە بە بێ ڕێگری دەتوانن بچنە ئاسمانی ئێران هێرشەکانی خۆیان ئەنجام دەدەن و هیچ سیستمێکی بەرگری ئاسمانی ناتوانێت بەرپەرچی هێرشەکان بداتەوە. ئیسرائیل کوێی بوێت لە ئێران دەتوانێت بیکاتە ئامانج و دەتوانن هێرشیش بکەنە سەر ڕێبەری باڵای کۆمەرە ئیسلامی ئێران. کەواتە برس ئۆدینۆ هەکێتەشی گوتی ینی دژبەریە ئیسرائیل و یا ئیرانی دژبەریەکە ڕەهەندێکی مێژووی هەیە بۆ 45 ساڵان بەدگەرە ینی گەل و یا پسانە هەیە و vêgavêjî kevne şerrekê dijwar digel hevdoxwîn nabênawan riştiyê dî berjewendiyên hatine armanjkirin hû sapsanahî rêbkevin şêwaz herêkevnan eger hebî jî agirbestand heger hebî jî wê ser çi binama bî gelo dîdnate bawekê konkrêtî hête bicîkirin wan her dê rewşekê ya hestiyar bît. من لەگەڵ ئەوەدا هاوڕانێم کە ئیسرائیل زیانێکی زۆری بەرکەوت بێ بەڵێ موشکیان بەرکەوتووە بەڵام زیانێکی ئەوتۆ نییە. ئیسرائیل ئێران سەدان موشکی ئاراستەی ئیسرائیل کردووە بەڵام زیانێکی ئەوتۆیان بەرنەکەوتووە و سەرڕای ئەم هەموو موشەکە کە کراوە ئەم هەموو موشەکە ئاراستە ئیسرائیل کردووە زیانێکی ئەوتۆی نەبووە. ئێمە پێویستە ئەوەمان لەبیر بێت کە تەنیا 5% موشەکەکانی ئێران ئامانجی خۆیان پێکاوە و ئەگەر بەراوردی بکەی بە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران ئیسرائیل 100% ئامانجەکانی خۆی لە ئێران پێکاوە و ئیسرائیل ئەگەر هێرشی بکرێتەوە سەر بەردەوام دەبێت لە هێرشەکانی بۆ سەر ئێران و سەرۆک ترەمپ ژووتێتی ئەگەر پێویست کات بەردەوام دەبن لە هێرشەکانیان. ولی تا سەرنجامن بۆ پرسێکی مێژووی حتا نهارا کێشاویژی ئیسرائیل لە ساڵێن هەشتیان هێرش کرە سەر عێراقی ناوەندەوەی ئەتۆمی نەهەیە لە عێراق بیتە خودانچێکی ئەتۆمی 2007 هێرش کرە سەر سووریە نەیە لە سووریە ببیتە خودانچێکی ئەتۆمی نها ناهێلیت ئیران ببیتە خودانچێکی ئەتۆمی دەمێکێدا ئەو بخۆب تاقە وڵاتی ڕۆژهەڵاتە ناوینە خودانچێکی ئەتۆمیە گەلو بوو بوێ حەڵالەچێکی ئەتۆمی هەبیت لێ ناهێریت هیچ وڵاتێکی دنیا دەڤەرێ ببیتە خودانچێکی ئەتۆمی. بەڵێ ئەمە لە بەرژەوەندی ئاسایشی نیشتمانی ئیسرائیلە و لە بەرژەوەندی ئاسایشی نیشتمانی ئەمریکایە کە نابێت کۆمەری ئیسلامی ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی. بەڵێ کەواتە دوی چارچوویدا gelek caran te dît Serokvezîrên İsraîlê hêmaye bû rûşhelata navîn diket bêjîtin em ê rûyê rûşhelata navîn bigorin niha em digohrî nedayne kewata guhartina rûyê rûşhelata navîn û dîzayînkirina rûşhelata navîn tu çad bînî wê ser çi binema be. من پێم وابێت
Republic of Iran کۆماری ئیسلامی ئێران is no longer a real military threat to بە جۆرێک کاری لەگەڵا دەکرێت کە نابێت جارێکی دیکە ببێت تا هەڕەشە لە ڕووی سەربازیەوە بۆ سەر تەواوی ناوچەکە و بە تایبەتیش ناتوانێت هێرش بکاتە سەر هەرێمی کوردستان و چی دیکە ئەگەر تاران ئەم توانە سەربازی نەمێنێت ئەو کاتە عێراقیش نابێتە بووکەڵەی دەستی ڕژێمی ئێران و ئەو کاتە کۆماری ئیسلامی ئێران ناتوانێت بەرژەوەندیەکانی خۆی لە ناوچەکە جێبەجێ بکات ئامانجەکانی خۆی لە ناوچەکە بەدی بهێنێت و پشتیوانیەکانیشی کەم دەبێتەوە و گروپە چەکدارەکانیش چی دیکە هاوکاری سەربازیان لەلایەن ئێرانەوە بۆ نایەت تەنانەت حیزبوڵڵا حەماس لە هاوکاریەکانی ئێران کەواتە ئیران ئەواتوت بێژی گەل وێ دەستەمویێ وێ بێ پەریشانبوونێ وێ بێ هێزیە قبولکرد گەل و توزانی ئیران وڵاتێکێ بە باندێرە ڕۆژهەڵاتە ناوینە میراتگرە ئۆمپراتۆرێکی بووە و بە هزاران ساڵ لە دەڤەرێ هەبووە کەواتە بڤی ئەوایی بزەلیلبوونێ وێ خە ببینە گەل و سا دەستەموو بە ڕۆژهەڵاتە ناوین ئەگەر ئەم ڕژێمە بێتەوە دەسەڵات دوای ئاگربەز من پێم وایە بەردەوام دەبن لەوەی کە دەسەڵات بەدەست بێنەوە و ئایدۆلۆژیە ناگۆڕێت هەروەکو پێشتر دەمێنێتەوە و دەبێت ئاشتێکی سەرتاسەری لە ناوچەکەدا دەستەبەر بێت و ئەم ڕژێمە لەلایەن گەلی ئێرانەوە هەڵبژێردراوە و لە حکوومەتدا دەمێنەوە دوای ئاگربەستیش بەێ برێس و دینەوە ڕۆژهەڵاتە ناوین بەردەوام پرسگرێکاندایە ڕۆژهەڵاتە ناوینێکیش بنامێنەوە حتەنها دیموکراسیەت وەکو پرەنسیب مافێن مرۆڤان نەکۆ پرەنسیب نهاتکە چەسپاندن مافێ کەمینان هەموو پێکهاتن وەکو ئێک نهاتکە دەستەبەرکردن ینی لە وڵاتێکی پرسگرێک تێتە چارەسەرکردن لە وڵاتێکێدن خراپ دتەقە پێتر وڵاتێکن ها پرسگرێکی نافخەیین جددی تێدا هەنە سنترالیزمێن شێوازی ئیدارەکردنی هەنە کەواتە بووێیەکە چ بێتەکردن گەلوماکرد ئیران بڤی ئەوەیژی بیت کێشێن ڕۆژهەڵاتە نەوین دیدنەدە دی چارەسەر بن ئالیندن بە ئێستا زۆرێک لە کێشە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەیوەندیان بە ڕژێمی ئێرانەوە هەیە بەداخەوە ئەو کاتێک کە ئیدارەی ئۆباما لە دەسەڵات بوو ڕێگەی بە تاراندا کە هاوکاری گروپە چەکدارەکانیان بکەن لە عێراق و ڕێگەی بە تاراندا کە زیاتر و زیاتر چێتە پێشەوە و ڕێگەی بە تاراندا کە بە تەواوی عێراق کۆنتڕۆڵ بکات هاوکاری گروپە چەکدارەکانی بکات لە ناوچەکە لە سووریا لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دوای ئیمپراتۆریەتی فارسیش بە تەواوی توانیان خۆیان ببەنە پێشەوە لە ڕووی سەربازیەوە پێشکەوتنیان بە خۆیان بینی لە ڕووی تەکنۆلۆژیای سەربازیەوە و هاوکاری حەماسیان کرد هاوکاری گروپە چەکدارەکانیان کرد لە سووریا بەڵام ئێستا دەبینین کە حەماس و گروپە چەکدارەکانیان لە ناوچەکە تەواو لاواز بوون لە ناو چوون ئەو ڕژێمەی کە پشتیوانی دەکرد لە سووریا تەواو لە ناو چووە و ئێستا هیچ نیەتێک نییە ویستێک نییە بۆ ئەوەی پشتیوانی لە ئێران بکرێت چونکە بوونی ئێران لە دەسەڵات خراپە بۆ بەرژەوەندی ناوچە بڵێ برێس ئێردی ئۆدینۆ جەنەڕالە خانەنشین لە ئارتش ئەمریکا هەروەها توێژە لە سازیە گۆڵد و شارەزە ڕۆژهەڵاتە ناوین لە فلۆریدا دیانمە بوو گەلێک سوپاس جەنەڕال